بێگومان ڕۆژ بە ڕۆژ بەکارهێنانی زیرەکی دەستکرد ڕوو لە زیاد بوونەکە. جا بۆ ئەوەی کە زانیاری زیاتر لە ئەم بارەیەوە بزانین و گفتوگویەکی زیاتری لەسەر بکەین، ئەمە میوانداری دکتۆر نەهلە محەممەد سەعیدمان کەرۆ کە بەڕێزی مامۆستای زانکۆن. دکتۆر بەخێربیت. زۆر خۆشحاڵین کام ئێوارەیە لە کورسات مەگەزینەوە لەگەڵمانێت. من زیاتر دکتۆرە بەخێراتی چاومان. جا باڕاستەوخۆ داخڵی ناو پرسیارەکان بین. بەسەرچاو. یەکەمین پرسیارم بۆ تۆ ئەوەیە چی ئەتوانێت زیرەکی دەستکرد بەکار بهێنێت؟ بەڵێ. ئەگەر بینە سەر ئەم بابەتە سەردەمیانەی کە ئێستا بەداخەوەکە لە بیدایەتە بە تایبەت ئێمە گەرباسی کۆتایی ساڵی 2022 بکەین و زیاتر کە بڵاو بوویەوە لە بیدایەتی 2023 بوو، بۆیە حاڵەتێکی زۆر مەترسیدارە لە کۆمەلگایە. هەر بابەتێک باسییانە کرد زیرەکی دەستکرد وایە بەڵام ورد بینەوەلی ئەتوانین تەماشایکەین هەموو چینێک ئەتوانێت بەکاری بێنێ، هەموو تەمەنێک ئەتوانێت بەکاری بێنێت و هەموو بڵێن ڕگەزی مێ و نێر ئەمانە هیچی ڕێگر نییە بۆ بەکارهێنانی. و تەنانەت ئێمە لێرە ئەگەر بینە ئیمڕۆ باسی بکەین تەنانەت بڕوانامە و شەهادە و اختصاصش لێرە ڕێگر نییە. واتە ئێمە لێرە ئەگەر من باسی خۆم بکەم، کاتێک ئێمە وانەی کۆمپیوتەرمان خوێندووە لە ساڵی 1990 تەنها بیسکمانە خوێند، هیچ ئەم بابەتە سەردەمیانە نەبوو. بەڵام سوپاس بۆ خوا ئەگەر باسی تەمەنی خۆم بکەم، ئەگەر باسی اختصاصی خۆم بکەم، باسی ڕگەزی خۆم بکەم، هیچی ڕێگر نەبوو. واتە لێرە دکتۆرە ئەمە شتێکی باشە کە هەموو تەمەنێک ئەتوانێت بەکاری بێنێت. بەڵێ، بەڵام بەکارهێنانەکەی لەسەر چیاڕ ئەوەستەیە. لەوانەیە من وەکو مامۆستایەکی زانکۆ زۆر گرنگی بەوە بەم لە بوارەکەی خۆمە بەکاری بێنم. لەوانەیە هەر بەڕێزی کە لە پەروەردەیە، لەوانەیە لە بواری تەندروستیە، لە بواری ژمێریاریە، لە بواری بازرگانیە، ئێستاوای لێ هاتووە زیرەکی دەستکرد چۆتە ناو هەموو بوارەکانەوە. بەڵام لێرە ئێمە زۆر وەکو مامۆستای زانکۆ هەوڵ ئەدەین 4 خاڵی سەرەکی هەیە دەربارەی زیرەکی دەستکرد کە دەبێ هەموو تاکێک لە ئێمە زانیاری هەبێ. یەکەم دەرفەتەکانی زیرەکی دەستکرد بەکارهێنانی، دووەم ئاڵنگاریەکانی بەکارهێنانی زیرەکی دەستکرد، سوودەکانی چییە، زەرەرەکانی چییە. لەوانەیە من ئێستا وەکو خوێندنی باڵا زۆر جار تەماشامان کرد، ئێمە وەکو بە بەڕێستان ئاماژەم پێکرد کە لە بیدایەتی 2023ەوە ئەم بابەتە ئەتر تقریبان بڵاو بووە بە تایبەت ئێمە زاراوەی ChatGPT ئەگەر باسی بکەین، وای لێ هات بەداخەوە لەوانەیە باسی خوێندکارێکی سەرەتایی لەگەڵ مامۆستایەکی زانکۆیە یەک ئەمڕازی زیرەکی دەستکرد بەکاربێنێ. بەڵام ئەوە هەڵەیە، لەبەر ئەوەی ئێمە وەکو مامۆستای زانکۆ بە بەردەوامی وەرکشۆپ خولەکانمان ئەکردەوە، ئەو هۆشیاریانیمان بڵاو ئەکردەوە، هەموو ئەمڕازێکی زیرەکی دەستکرد ڕاستنی ئێمە بەکاری بێنین، لەبەرەوەی زانیاریەکەی هەڵەیە، لەبەرەوەی ئێمە دەبێ بزانین ئەو لە پشتی پەردەی زیرەکی دەستکردەوە چ زانیاریەکەیە. نابێت تەنها سەرچاوە بێت کە تۆ بەکاری بێنی بۆ ئامانجەی کە بەدڵنیا بێت، چونکو هەر خودی خۆشیان کە باس لەوە ئەکەن. ئێستا لێرە ئەگەر بینە سەر ئەو خاڵەی خودی خۆی زیرەکی دەستکرد چییە؟ ئامێرێک یعنی شتێکە و بەکاری دێنین ڕۆبەرتێکە. زۆر جار خەڵک وای ئەزانی وەکو فلیمەکانی هۆلیوود ڕۆبۆرتێکە و ئەتر دێ با بڵێن زەوی داگیر ئەکا. بەڵام ئەگەر ئێمە ئێستا بیری لێ ئەکەینەوە من مۆبایلێکی زیرەکم پێەیە، چۆن ئەتوانم سوودی لێ وەربگرم و زاراوەکانی زیرەکی دەستکرد و ئەپ و بەرنامەکان لە ناویا چییە. خودی خۆی هەبوو. من کە ئاماژەم پێکرد کە بە اختصاصەکەم، من اختصاصم کۆمپیوتەرە ئایتیە، من اختصاصەکەم مایکرۆبایۆلۆجیە. بەڵام بە حکمی ئەوەی مامۆستای زانکۆ بووم، سەربەشتیاری خوێندکارانی خوێندنی باڵا ماستەر و دکتۆرام ئەکرد، دائیمان پێویستمان بەوە هەبوو چەند بەرنامەیەک و چەند ئەپلیکیشنێ بەکاربێنین بۆ یارمەتیدەری هەم خۆمان و هەم خوێندکارەکانمان، بۆ ئەوەی توێژینەوەکانمان بگەینین ئەو ئاستانی کە بتوانین لە گۆڤارەکانی دەرەوە بڵاویکەینەوە. بەڵام ئەم بەرنامە و ئەم ئەپلیکیشنانە ئێستا هەمووی چۆتە سەر قالبی زیرەکی دەستکرد. واتە بۆ من تازە نەبوو، بەڵام بەس ناوەکەی گۆڕانکاری بەسەرهات. بەڵام ئێستا ئەمنە زۆر بووە بەداخەوەی زۆر خوێندکار یان زۆر مامۆستا من دەیبینم هەندێک توول بەکاردێنێ، ئەسڵەن خودی خۆی توولەکە ڤایرۆسە. وەکو وتمان زیرەکی دەستکرد لە زۆر بواری جیاوازە بەکارێت. بێگومان پێم بڵێ ئێمە
کە لە میدیای کارەکەین لە ڕۆ میدیایەکەیەوە چۆن سوودی لێوەربگرین. ئەگەر بینە سەر بابلین لە ڕووی میدیاییەوە بەکاری بێنین یەکەم خاڵکە وەکو من بەپی ئەو ئەزمونەی کە هەمە و بەپی ئەو خولانەی کە لەگەڵ میدیاکاران بابلین کردومەتەوە بۆیان یەکەم خاڵ زۆر یارمەتی دەرە کە ئایدیات ئەداتێ و ناوڕۆکشت بۆ زۆر تەرتیبەکە لەوانەیە من بە چەند ڕۆژێک بە چەند هەفتەیەک بە چەند مانگێ هەتا بگەمە ئامانجێک بەڵام ئەو سێرەکی بە کاتێکی کەمە سێرەکی بابەتێکی زۆر سرنجڕاکێشت ئەداتێ و هات لێ ئەکا تۆ بە دوایە بچی زانیاریەکەی هەتا چڕادەیە ڕاستە و چ توولێکت بەکارهێناوە چکوی ئێمە ئەو خاڵەسە زۆر بەلامەوە گرنگە بۆ کە پێت دەلێم چ توولێکت بەکارهێناوە بۆی تۆ ئەبیتە لایەنگیری چ کۆمپانیایەک چه حزبێک چه سیاستێک چه وڵاتێک لەبەرەوەی ئەم ماوەی ئاخیر ئەگەر تێبینیتان کردبێ باسی بابەتێکانە کرد دیپسیکی سینەکە یعنی وای لێ هات لەم لا چاجیبیتی ئەمریکی لەم لا دیپسیک سینیە من چاجیبیتی بەکاردێنم واتە لاینی ئەمریکیم واتە ئایدیای ئەمریکا بەکاردێنم ئەچم ئەو شتانی کە ئەمریکا حەزی لێتی و ئەوێ گەشەی پێ بە ئەو بەکاردێنم بەڵام بەڕێزیان دیپسیک بەکاردێنم واتە کوێ قالبی سینێکەوە لەم خاڵەیە بۆ هەر بابەتێک بۆ محتەوایە کە ئەینووسین ئەمە یەکێکە لە خاڵەکان ئایدیام ئەداتێ بەس ئایدیاکەم ڕاستەیە دروستە خاڵی دووەمی ئەوەی کە زۆر سرنجڕاکێشە ئێمە یەکی لەو کێشانی کە هەمان بوو گۆڕینی زمان من ئێستا ئەمەیە بە زمانێکی کوردی کە بینوسم جاڕواهی خودی خۆم لە زمانی کوردەکە هەڵا ئەەکەم بەڵام زۆر بە ئاسانی بۆ مەکاتە زمانی کوردی سۆرانی کوردی کرمانجی بۆ مەکاتە عەرەبی چ زمانێکت بێوە زۆر بە ئاسانی لە ماوەی یعنی من توولی وام لا هەیە ئەوها بە خوێندکارەکان تۆ کاتم بۆ بگرنەوە یعنی بەس کلیکە کتێبی سەد لاپەڕە تەرجماکەم ئێمە ئەزمونمان کردووە بەکارمان هێناوە بەس هەر لە قسەکی خۆتەوە کە باسی ئەوە ئەکەیت کە هەموو تەمەنێک ئەتوانێت ئیسفادەی لێ بکات سوودی بۆ هەموو کەسێکەیە پرسیارەکە لێرەوە دروستە بێ ئێستا من لەگەڵ ساویان بۆ نمونە ڕۆژانە هەموو راپۆرت حازرەکەین بۆ بەرنامەکەمان بۆ تەوەرەکان باشە ئەگەر ئێستا هێزی ئێمەیتیانە بێت ئەو کاتە هەمووی بینەوە دەست AI بینەوە دەست زیرەکی دەستکرد تۆ هەست ناکی کە هوەری ئێمە هەموو نەبێ هوەرمەندێک کە هەموو هێزەکی بخاتەنەوە ئەوە ئەی لایەنە هوەرەکانی ئەو کەسە خۆی ئەمەیە کێشەکە ئەم شۆڕشەی کە ئێستا پەیدا بووە لە وڵاتی بابلین غەربەوە کە بۆ ئێمە هاتووە کێشەکە لەوەیە ئێمە ئێستا وڵاتێکی بەکارهێنەرین دروستکردنین بەڵام ئەم هۆشیاریە چۆن ئێمە بڵاوی بکەینەوە کە هەتا بزانین جەنابەت بە چ شێوەیەک بەکاری دێنێ خات و ساوین بە چ شێوەیەک بەکاری دێنێ من بە چ شێوەیەکی بەکاری دێنم ئەم هۆشیاریە هەتا ئێستا ئێمە نەگەیشتوینەتە ئەو ئامانجا بۆیە ئێمە ئێستا حتا تەنانەت نەک هەر میدیاکار تەنانەت توێژینەوەش ئەو بەهایی نەماوە لەبەرەوەی سێرەکەی ئەو توێژەرە زۆر بە ئاسانی ئەتوانێت توێژینەوەیەک لە ماوەی هەفتەیەک یا دوو هەفتە بینوسێتەوە احتیماتش کاتە سەر زیرەکی دەستکرد واتە ئەمەیە ئێمە خەتەریاتەکە بەڵام ئێمە ئەم هۆشیاریانە کە بڵاو ئەکەینەوە کۆیسەوکو بە بەڕێستم وت ئایدیاکەتە داتیە یەکەم خاڵ کە بەلامانەوە گرنگ بێ کاتمان بۆ ئەگەڕێنێتەوە خاڵی دووەم بەهرەمان زیاتر ئەکات دکتۆرە پێویستەکە فلتەرمان هەبێت بێگومان و یاساشمان هەبێ یاساش و فلتەری یاسا هەتا ئێستا بەداخەوە نەگەشتونێتە ئەوەی کەوا یاسەیەکی گونجاو من ئەگەر باسی بکەم لە لایەنی خوێندنی باڵا و پەروەردە ئەو دوانە زیاتر بابلین کۆنتاکتم هەیە لەگەڵیانە ئەمن ئەم شەپۆ لە سەری ئەڕوا ئەمەنە سەری ئەڕوا ئێمە نەگەشتوینەتە هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم و سێم هاتووە هەتا ئەگەینە دووەم سێرەکەی سێم و چوارەم تێپەڕ ئەبێ و بێ ئێمە چکو لەبەرەوەی ئێمە وڵاتێکین لەبەر ئەوەی خۆمان دروستکردین بەڵام هەر حەزەکەین تەقلیدکەین و بەکاری بهێنین و هەموو تەرکیزەکانیشی وڵاتانی دەرەوە بەداخەوە بۆ ئەم وڵاتانەیە یعنی وای کردووە ئێستا لێ یعنی سەمن منداڵەکەم لە پۆلینۆیە زۆر بە ئاسانی بەکاری دێنێ بەڵام هەڵەیە بەس چیەکەی تۆڵی پێویستە کە فلتەرێکی هەبێ و یاسایەکیش هەبێتێ دکتۆر هەموو شتێک نمونەی جوان و هەندێک جار لایانی خراپیشی هەیە با بڵێن لە چەند ڕۆژی ڕابردووە بەرهەمێکی هونەرمەندی کۆچکردو ئەحمەد شەماڵ لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە بڵاو کرایەوە کە وەکووا بێ ئێستا گۆرانێکی وتبێ هەر بە دەنگی خۆی ئێمە با بڵێن لایەنێکی باشەی زیرەکی دەستکردا کە ئەتوانێت دەنگی هونەرمەندە کۆنەکان هەرۆکو زیندوو بمێنێتەوە جیلی دواتر و دواتر هەر گوێبیستی بن چونکە بەڕاستی کێسان بەرهەمانە نوێ ئەکرێنەوە یاخود بڵێن لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە دروست دەکرێن ئەنجا ئێمە و یاخود جیلی دوای ئێمە خەریکە بە جوانی شارەزابێت لە هونەری ڕابردووە تامەش خۆی لە خۆیان سوودێکە بۆ
هونەر بێگومان و ئێمە ئەوشمان لەبیر نەچێ ئەم بابەتە لەبەرەوەی بابەتێکە ئەگەر هەر بگەڕینەوە بۆ مێژوەکەی تقریبان 2 ساڵەکە هاتووەتە ناومانەوە هەتا ئێستا بە تەواوەتی هەموو بواری پیشەکانە نەچوەتەوە ناوی ئێمە بۆ نمونە بینە ئەم ئستۆدیۆ بڵین ئێوە بەم شێوەیە دەبێ بەکاری بێنن خوێندنی باڵا تۆ دەبێ بەم شێوەیە بەکاری بێنی پەروەردە بەم شێوە هەموو کەسێ لەسەر ئەزمموی خۆی و بەهرەی خۆی بابەتەکە بەکاردێنێ ئەم بابەتە هەتا ئەگەینە ئێمە قۆناغێک سەرەتاین هەڵبەتە ڕوبەڕووی زۆر کێشە ئەبینەوە ڕوبەڕووی زۆر بابەت ئەبینەوە هەتا کێشێکشمان بۆ دروست نەبێ هەڵبەتە ئێمە ناتوانێ بگەینە نەتیجەکە پرسیاری کەش لێ بکەم مادەم فلتەرمانی و یاسایەک تا ئێستا ئامادە نیە بۆ ئەمە ئامۆژگاری تۆ چییە؟ من ئامۆژگارەکەم بەش بە حاڵی خۆم بە تایبەت لە پەروەردەوە حەزەکەم دەستی پێ بکەم یعنی پەروەردە لەوانەیە ئێمە زۆر جار ئەگەر تێبینی بکەین چ لە ڕەوزە بێ یا چ لە سەرەتایی بێ ئێمە هەمومان لە ماڵەکانی خۆمانە مناڵی زۆر زۆر بچووکە بینین هەمووی ئایپاد و مۆبایلی و تەنانەت کە بە میوانی بۆ هەر شوێنێک بڕۆن یەکەم شت داوا کە خەتی ئەنتەرنێتەکە واتە لێرە و زۆر شتش سیرەکەین ئێمە لەو مناڵەوە فێر ئەبین لە مناڵەوە فێربین ئەگەر پەروەردە و مامۆستاکان ئەو زانیاریەیان نەبێ سەبارەت بەم تەکنەلۆجیا تازەیە چونکو ئێستا مامەڵەکردنی مامۆستای سەرەتایی لەگەڵ بابلین خوێندکارانی مەرحەلەی سەرەتایی وەکو جیلی ئێمە نییە یعنی خۆیان گەورەترن ئەو منداڵانە زانیاریان زیاتر هەیە نابێ ئەو مامۆستانە ئەو مامەڵەی لەگەڵا بکەن وەکو مناڵێکی 5 ساڵ و 6 ساڵە لە ڕووی زانیاریەوە زیرەکەن لەبەر ئەوە دەبێ مامۆستای پەروەردە یەکەم خاڵ گەشە بەخۆی بە ئەم فاکتەش کە دێتە سەر ژیانی خۆیەوە دەبێ وهای لێ بکە بەهرەکەشی زیادکە چۆن بتوانێت لەگەڵ خوێندکارێکی ئاوا زیرەکە وهای لێ بکە بەهرەکەی زیاد کات هەتا ئێمە بگەینە ئەو نەتیجەی کەوا ئێمە ببینە وڵاتێکی پێشکەوتوو ئەتوانین بەرامبەر وڵاتانی دەرەوین نەخێر ئەگەر پەروەردەمان تەواو کرد بێگومان ئەچینە سەر خوێندنی باڵا یعنی من بەداخەوە خۆم کەوکو لە خوێندنی باڵام یعنی زۆربەی ئەبینم یعنی سەبارەت بە توێژینەوەکان بۆیە ئێمە محاولاکەین دایمەن وەرکشۆپ بوو خولیان بۆ بکەینەوە ئەلێن هەر بەکاری دێنن ئەم تولانە بەکاربێنن چکۆ هەموو تولێک ئاعترافی پێ نەکراوە و لە هەمان کاتە چەند تولێکی تایبەتمەندش هەیە کە تو چ تولێک بەکاربێنی ئەیگرە جا دکتۆرە بالمناسبە من پرسیارەکە لێ بکەم بەڵێ ئەم ماوەی ترندێک هەبوو وێنەکەی خۆت ئەهێنی وێنێکی خۆتێنی ئەی گۆڕی بەکارتۆنی بەڵێ تاقی کردێتەوە تاقیم کردێتەوە بەکارێنەری عەجایبم ئەبێت تۆ بەکارێنەری ماتەم من سپاس بۆخوا لە 2021 بوومە پرۆفیسۆر لە دوای ئەوە لە توێژینە ڕاستام چونکو ئەگەر توێژینۆ بکەم هەر بەکاری دێنم ئەتر لەبەرەوە نامێ یعنی سمعەتی خۆی خۆ حەزر لێ بووە لەبەر توێژینەوەکە نەبووە نانا من زیرەکی دەست کرد یعنی هەموو جانم ئاڵوودەیم خۆشش مەوێ من هیچ پرسیارێک نەما پێما بێلاوە شتە پرسیار زۆر خۆشحاڵ بووین کەم ئێوارەیە لە کورسا مەگەزینەوە لەگەڵمان بووی سەلامەت بنیاخە عزیزانم